سڵاتان لێبێت بەڕێزان ڕاستەوخۆ لە کورسا نیوزەوە لە گەڵتاندا دەبین. بەڵێ بەڕێزان ڕاستەوخۆ لەگەڵتاندا دەبین لە کورسا نیوزەوە بۆ پێشکەشکردنی دیدارێکی تایبەت کە تایبەتە بە دیداری یەکێتی نیشتیمانی کە تایبەتە بە دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان کە 4 ڕۆژی خیان لە ڕۆژی 28 مانگەوە بەردەوامی هەبوو کە تێیدا چەندین پێشنیار لە بوارە جیاجیەکانی کای ژیاندا یاخود بۆ بەرەو پێشچوونی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها باری ئابووری خەڵک و یاخود باری لایەنی دەرونی خەڵک بەردەوامی هەبووە و هەروەها پێشنیارەکان پێشکەش بە یەکێتی نیشتیمانی کوردستان کراون کە بێگومان لەم پێشنیارانەدا بە تایبەتی وەرزش وەلا نەرراوە و هەروەها وەرزشیش ڕۆڵێکی کاریگەری خۆی هەبووە کە بێگومان چەندین پێشنیاری تایبەت بۆ بەرەو پێشچوونی بواری وەرزش تایبەت یاخود پێشکەش کراوە بەوەی کە وەرزش زیاتر بەرەو پێش بچێت. ئێمە لە کورسا نیوزەوە ئەم ئێوارەیە تایبەتە بەو دیدارە کە لەگەڵتاندا دەبین کە هەر یەک لە بەڕێزان بازەوە دەکەین کە ڕۆڵی وەرزش تا چەند کاریگەری دەبێت و تا چەند یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگی بە وەرزشدا و لە داهاتوودا گرنگی پێدەدات کە لێرەدا ئەمە میوانداری هەرێک لە بەڕێزان بەڕێز سەرتیب عەلی لە پرساوی بۆردی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردووە. کاک سەرتیب زۆر بەخێر بێی. هەروەها بەڕێز دکتۆر جەلا خزر ڕاگری کۆلێژی پەروەردەی وەرزشی زانکۆی هەڵەبجە کاک دکتۆر زۆر بەخێر بێی. هەروەها بەڕێز حەربی خالید لێ پرساوی نوێنەرایەتی لیژنەی ئۆلۆمپیک کردوکە حەربی زۆر بەخێر بێی لەگەڵ کاک ئەدیب شکور بەرپرسی وەرزشی مەڵبەندیەکی ڕێخستنی سلێمانی بە خێراتتانەکەین. کاک ئەدیب زۆر بەخێر بێی. کاک سەرتیب سەرەتا پێم خۆشە لە بەڕێستانەوە دەست پێ بکەم. دیارە مەبەستی ئێمە کە یاخود با بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا بیری لەوە کردوێتەوە کە بۆ نمونە یاخود لە پێشووتردا بیری لەوە کردوێتەوە کە بۆردی وەرزشیدا بمەزرێنێت لە ناو حیزبەکەیدا. ئایا هۆکاری دروستبوونی ئەم بۆردا بۆچی دەگەڕێتەوە؟ بەڵێ دەستان خۆش بێ بێگومان ئێمە سەرڕای 4 ڕۆژی دیداری یەکێتی و کۆڕ و کۆبوونەوەکان پێشووتریش لیژنەی باڵای دیدار و لەسەر جەم ئۆرگانەکان و مەڵبەندەکان لەسەر جەم ناوچە جیاوازەکانی کوردستان بۆ ماوەی 6 مانگە بیر و بۆچۆنی هەڤاڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان چ لە ڕووی کۆبوونەوە وەرکشۆپ و ڕاپرسی و پرۆژەی ڕاستەوخۆوە کۆکراوەتەوە لە دیدارە گفتوگۆیەکی چڕی لەسەر کراوە ڕاستپاردەکانی دیدار بێگومان پێشکەشی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکرێ بۆ ئەوی بێ بە نەخشە ڕێگا بۆ سێکتەرە جیاوازەکانی حکومڕانی و کاروباری حیزبایەتی. لە کۆنگرەی 4 بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕووی بایەخدان بە کەرتی وەرزش و لاوانەوە بیری لێ کردەوە کە لە پەیڕەوی خۆیان بۆردێکی تایبەت بە وەرزش دابمەزرێنێ و ئەم بۆردە ڕاستەوخۆ کە سەر بە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئەمە بۆ یەکەم جارە حیزبێکی کوردستانی واتوانم بڵێم عێراقیش لە ڕوانگەی بایەخدانی بەم کەرتە گرنگەی کۆمەلگاوە بۆردی وەرزشی یەکێتی نیشتیمانی کوردستانی دروست کرد. دیارە خۆتان نەزان وەرزش بایەخێکی گرنگی هەیە و لاوان بە ژمارەیەکی یەکجار زۆر لە کۆمەلگاکەمانەوە لە جیهانە ڕویان لە وەرزشە بۆیە گرنگە لە ڕوانگەی ئەم بایەخ پێدانەوە و گرنگی کەرتەکە یەکێتی وەکو چۆن مەکتەبێکی دروست کردووە ئاوا بۆردێکی دروست کردووە بۆ ئەوەی کاروباری وەرزش و پشتیوانیکردن لە وەرزش و گرنگیدان و ڕێخستنەوەی بواری وەرزش لە هەرێمی کوردستان یەکێک بێ لە ئەرکەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆنگرەی 4ەوە. دکتۆر جەلادێ مەلای بەڕێستان دیارە بێگومان ئێوە ساڵانێکی زۆرە لە سێکتەرە جیاوازەکانی وەرزشدا کار دەکەن یاخود وەکو مامۆستایەکی زانکۆ دواتر وەکو ڕاگری کۆلێژی پەروەردەی وەرزشی زانکۆی هەڵەبجە. ئایا وەرزش تا چەند خزمەت کراوە تا چەند یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵی داوە خزمەتی وەرزش و وەرزشکاران بکە لە لایەنی با بڵێن ئەکادیمی یاخود با بڵێن لە لایەنی زانستیەکەی کە کۆلێژی پەروەردەی وەرزشیە؟ زۆر سپاسی بەڕێستا دەکەم و سپاسی برایانی بەڕێزم کاک سەرتیب و کاک ئەدیب و کاک بەحری دەکەم کاک حەربی. ئێمە ئەبێ دەوری ڕەوانشاد بەڕێز مامزەلال لەیاد نەکەین ونی نەکەین کەوا یەکێک بۆ لەوانەی پێش کۆنگرەی 4 پێشەوەی کە هێشتا مابوو بە چڕی هاوکاری و یارمەتی سەرجەم وەرزشوانانی کوردستانی داوە جگە لەو دەفەرەی یەکێتی تایەتی بۆ هەر هەموو بۆ هەولێر بۆ دووهۆک بۆ سلێمانی بۆ هەڵەبجە بۆ هەموو شوێنەکان بەڕێز ڕەوانشاد مامزەلال دەورێکی سەرەکی هەبوو لە پەرەپێدانی وەرزش بۆ هەموو چینە جیاوازیەکان. اینجا
یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆنگری چوار وەکو برای بەڕێزم کاکسەتی باسی کرد کە بۆردێکیان دروست کرد ئەو بۆردی وەرزشی زۆر کاریگر یەکێتی هەر لە دامەزانیەوە هەنگاو ئەنێ بەرەو پێشبردننی وەرزش لە هەموو یاریەکانە نەوەک یاریەکی تایبەت سەرجەمی یاریە تاقەکان و یاریە جەماعیەکان و ئەوەی ئێستا سەری بکەین یەکێتی نیشتیمانیان لەو دەڤەرەی کە تایەتی وەرزش زۆر لە پێشتر لەو دەڤەرانەی کەوا لەژێر دەسەڵاتی یەکێتی دانیە هەر بۆ نمونە ئەوی وەرزش وانانەی شاری سلێمانی یانەی سلێمانی یانەکانی کەمال سەلیم و یانەی نەورۆز و ئەمانە لە پلەکانی سەرەوەی پێشکەوتنی هەموو یاریەکانی تیپی تۆپی پێ و بالە و باسکەوە ئەمانە لە لووتکەیان ئەوەش دەگەڕێتە بۆچێ بۆ ئەوەی کەەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاو بە هەنگاو هاوکاری و پاڵپشتی وەرزشکارانە لە هەموو تەمەنەکانە لە لاوان و لە تازە پێگەیشتوان و گەنجان و حتا ئەوانەی کەوا لە سەروی پێشکەوتوانش هاوکاریان دەکەن و هینێکی تایبەتیان بدەن وەکو پاڵپشتی تەواویان دەکات یەکێتی نیشتیمانی کوردستان هەردەم پاڵپشت بووە بۆ وەرزشوانانی وەرزشکارانی کوردستان بە تایبەتیش ئەو دەڤەرەی خۆمان کاگەدی بێگومان لە دوای کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشی وەرزشی مەڵبەندەکان دەستنیشان کراون و هەروەها پێم وابێت لە دوای کۆنگرەوە زۆربەی زۆری وەرزشکارەکان ڕوودەکەنە بەشی وەرزشی مەڵبەندەکانی پارێزگا جیاوازەکان یاخود ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بۆ خستنە ڕووی کێشە و گیر و گرفتەکانیان تاوەکو لە ڕێی بەرپرسانی وەرزشی مەڵبەندەکانەوە کێشەکانیان بگەێنرێتە لایانی پەیوەندیدار یاخود لایانی سەروتر بۆەوەی کێشەکانیان بۆ چارەسەر بکرێت هۆکاری ئەمە چی یاخود ئێوە تا چەند هەوڵتان داوە هاوکاری ئەو وەرزشکارانە بن ئەو لایانانە بن کە دێنە لای بەڕێستان و پەیوەندیتان پێوە دەکەن دەستخۆش کاکەژار دیارە سەرەتا پیرۆزبایی خۆم لە یادی 47 ساڵەی یەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆزەکەم لەسەر جەم وەرزشکاران و کەسوکاری شەهیدان و پێشمەرگە و تێکەشتەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان دیارە دوای دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان و دوای کۆنگرەی یەکێتی بەشی وەرزشی لە زۆربەی مەڵبەندەکان وەکو بەشێکی کارا ڕۆڵی تایبەتی بینی ئێمە لە مەڵبەندی ڕێخستنی سلێمانی بەشی وەرزشمان بەردەوام هاوکار و پشتیوانی سەر چەمچینی وەرزشی بە تایبەتی شاری سلێمانی و ڕەنگە پێ زیاتر ڕایکێشین بۆ دەرەوەی مەڵبەندی سلێمانیش ینی هاوکار و پشتیوان بووین لەبەرەوە بەردەوام کێشە و مەشاکلەکانیشیان ئەوانی کە لە ڕووی وەرزشیوە هەیە بە سەروی خۆمانەوە بە پاڵپشتی خودزانن ئێستا خاتوشانە سەرپێشتیاری مەڵبەندی ڕێخستی سلێمانی و بەگرنگیوە لە بواری وەرز ئەڕوانیەوە بەردەوام متابعەی چالاکی وەرزشەکان دەکاو و ئێمەی دەستکراوە کردووە هاوکار و پشتیوانی وەرزشکاران بین. کاک حەربی دێمە لای بەڕێستان بێگومان وەرزش لە ژێر دەسەڵاتی ناوچەکەی بەڕێستانە تۆزێک جیاوازترە بەو پێی کە کۆمەڵک نەتەوەی جیاواز لە شارەکەی ئێوەدا یاخود باو لە شاری کەرکووکی خۆشەویست بوونیان هەیە ئێوە لە وەکو بەرپرسێکی وەرزشی لەو شوێنەدا یاخود با بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەند پلانی باشی وەرزشی هەیە بۆ بەرەو پێشچوونی وەرزش لە ناوچەکەدا هەروەها بۆ لایەنە جیاوازەکانی ئەو لایەنانەی کە یاخود با بڵێن ئەو نەتەوە جیاوازانەی کە لە شاری کەرکووکدا بوونیان هەیە و دەژین. بەڵێ زۆر سپاس سەرەتا پیرۆزبایی 47 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە خۆمان و لەگەلی کوردستان و لە لاوان و لە وەرزشکاران و لە هەموو چین و توێژەکانی کۆمەڵ دەکەین سەری ڕێز و نەوازش بۆ جەنابی مام جەلال و تێکڕای شەهیدانی دیفاعکرد لە خاک و لە نیشتیماندا دەنوێنین پیرۆزبایی سەرکەوتنی دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان و پیرۆزبایی لە جەنابی سۆرۆک پاوڵ تاڕەبانی دەکەین هیوادارین لە زەمەنی بوونی بە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان وەرزش بچێتە قۆناغێکی تر و هەنگاوێکی باشتر و چاکتر بچێتە پێشەوە بێگومان ئێمە لە شاری کەرکووک پێشووتر جەنابی مام جەلال یەکێک بووە لە هاوکار و یارمەتی دەرەکانی هەموو بوارەکانی
چین و توێژەکانی کۆمەڵ و بە تایبەتیش لە بواری وەرزش لە دوو ڕۆ لە ڕووی دووبارە دروستکردنەوەی ژێرخانی وەرزش لە کەرکووکایە کە هاوکار و یارمەتی دەرێکی زۆر باش بوو کۆمەڵی پرۆژەی وەرشی زۆر گەورەی پێشکەش کردین لە بواری هاوکاری و یارمەتی یانەکان و لە بواری هاوکاری و یارمەتی یەکێتی وەرشیەکان و وەرزشکارە دیێرینەکان و تیپەملیەکان یەشێک بوو لە باشترین پاڵپشت و پژیرەکانمان هیواخوازی ئەوەین کە لەم قۆناغەی تازەی یەکێتیدا کە لە دوای کۆنگرەی چوارەوە کە بۆردی وەرزش دوای ئەوەی کە ئێمە کۆمەڵێک هەواڵ لەگەڵ کاگەدی بوو کۆمەڵێک هەواڵی تر توانیمان بە کۆمەڵێک پرۆژە لە کۆنگرەی چوارە داوامان کرد کە بۆردێک ئێمە داوای مەکتەبێکمان کرد بەڵام بۆردێکی وەرزشی لێبەدی هات کە دڵخۆشکەرە بەوەی کە بتوانێت ببێت بە مەرجەعی وەرزش لە زۆنی سەوز و لە ناو شارەکانی تری هەرێمی کوردستانە و لە ناوچە دابڕێنراوەکانە بتوانێت نوێنەرایەتی وەرزش و گەنجان و لاوان زۆر بەباشی و بەچاچی بیکات. ئەوەی کە من لە ڕابردوودا ملا حەزم کردووە جەنابی مام جەلالیشێک بووە لە باشترین یارمەتی دەرەکان لە هەموو بوارەکانایە هیواخوازی ئەوە ئەنجارە یەکێتی نیشتمانی کوردستان لە سەرۆک پاڤڵ و دەستەی کارژێڕی و مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی بتوانن هیچ نەبێت ئەو ڕێسکەی کە جەنابیان بۆ وەرزشکاران و گەنجان گرتوبیان باشتر و چاکتر بڕێ ببن بۆی ئێمەش و هەموو گەنجولاوەکانمان کەومێرێکی زۆرمان بە یەکێتی نیشتمانی کوردستانە لە ماوەی 4 ڕۆژی ڕابردوودا هەموو هەرێمی کوردستان بە چایەکۆ سەری ئەم کۆنگرە و سەیری ئەم دیدارەی ئەکرد لەبەر ئەوە نییە کە هەر دیدارێک بۆ سازدراوە لەبەر ئەوەیە کە یەکێتی نیشتمانی کوردستان لە سەرەتای دروستبوونیەوە بە نوێگەری و بە تازەگەری و بە هاوکاری گەنجان و لاوان و نیشتمانەکەمانایە دروست بۆ و تێپەڕیوە بۆیە خەڵک بۆ چاوە سەیری ئەوە کات کە یەکێتی نیشتمانی کوردستان هەمیشە لە گۆڕاندایە هەمیشە لە ناو خەڵکدایە لە ناو چین و تۆژەکاندایە بۆی بتوانێت ئەو ئاڵوگۆڕانەی کە ساڵ بە ساڵ بەسەر حزبەکەمان و بەسەر کۆمەڵەکەمانایە دێت ببێتە بە پشتگیریەکی باشی وەرزشکاران و ببێت بە هاوکاریەکی باشی وەرزشکاران بە تایبەتی لە ناوچە دابڕێنراوەکانی وەکو کەرکووک و خانەقین و مەخمور و شەنگار و مووسڵ و هەموو شوێنەکانی تر. کاک سەرتی بدێمەوە لای بەڕێستان ئەتوانین تا چەند بڵێن دروستبوونی بۆردی وەرزشی لە ناو یەکێتی نیشتمانی کوردستاندا تا چەند دەبێت بە دەست نیشانکردنی ڕێگای وەرزشی بۆ نمونە بۆ وەرزشکارانی ژێر دەسەڵاتی یەکێتی یاخود نەک باوە بڵین با بڵین ئەبێت بە نەخشە ڕێگای وەرزشکارانی کوردستان یاخود تەنها لە ناو حیزبەکەدا خۆی بینێتەوە یاخود نەخێر پەیوەندی بە حیزبەکەەوە نابێت هەر وەرزشکارێک لە هەر جێکی کوردستان نابێت خزمەت دەکرێت و کار ئاسانی بۆ دەکرێت. ئەرکی بۆردەکە چەند لایەنێکە و لەگەڵ چەند سێکتەرێکی جیاوازە کارەکە ئەو شوێنانەی پەیوەندیدارە بە وەرزشەوە لە هەرێمی کوردستانە بۆ نمونە لیژنەی ئۆڵۆمپی هەرێمی کوردستان و عێراقیشمان هەیە یەکێتی وەرزشیەکان و یانەکان و تیپە میلیەکان هەموو ئەمانە ئەو لایەنانن کە بۆردەکە پەیوەندیدارە و کاریان لەسەر ئەکات و بۆ ئەوەی ئەوان باشتر بتوانن وەزیفەی خۆیان لە بواری وەرزشا جێبەجێ بکەن و بێگومان بۆی ژێرخانی وەرزش وەکو هەواڵان باسییان کرد بکەوێتە سەر سکەی خۆی ئێمە پێویستمان بەوە هەیە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان کە یەکێک لە ئامانجی دیدارەکە لەم سێکتەرە سیاسەتی وەرزشی یەکێتی نیشتیمانی کوردستانە و کارکردنە بۆ ئەم دیدگایە لە ناو پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستانە چونکە یەکێتی تەنها مەسئول نییە لەوەی کە ئیدارەی لایەنگرەکان و هەواڵەکانی خۆی بدار بەرپرسیارەتێکی کوردستانی و عێراقی هەیە و حیزبێکی حکومڕانە و فراکسیۆنی هەیە لە پەرلەمان لە ئەنجومەنی پارێزگاکان چۆن بۆ ئەوەی وەرزش بکەوێتە سەر سکەی خۆی پێویستە بەوەی یاسایەک هەبێت تایبەت ئەم کەرتە ڕێخە بۆ ئەمە بێگومان ئێمە لە بۆردی وەرزشی و لە ژێر ڕۆشنایی دیدگا و ئەوەی کە فۆرەمی یەکێتی یا دیداری یەکێتی و ڕاستپاردەکانی کۆنگرە و پرۆگرامی یەکێتی ملزەمین بەوەی کە کار بکەین بۆ ڕێخستنی ئەم کەرتە بێگومان بەمە ناکرێت تەنها هاوکاری و وەکو جۆرێک لەوەی ئیدارەدانێکی ڕۆژانەی وەرزشکاران هەبێ و هەر ڕۆژەی ڕویان لە شوێنێک بێ بۆ دەستخستنی سەرچاوی دارایی ئەگەر تۆ نەتوانی ژێرخانێکی ئابووری بەهێزیان بۆ دروست بکەی بۆ یانەکان بۆ سێکتەرە جیاوازەکان بۆ ئەوی بتوانن کە ئیدارەی خۆیان بدەن ئەمەش بەوە ئەکرێت کە هەم یاسایەکمان هەبێ یاسایەک لە خزمەتی وەرزشکارانە بێ و چۆن بتوانین سوود
لە کەرتی تایبەت وەربگرین چۆن پشتیوانی بوارەکانی تری کۆمەلگا ئاکەن پشتیوانی ئەم بوارە گرنگەی ژیانی خەڵکیش بکەن چونکە سەرڕای ئەوەی کە لاوان ڕوئەکەنە بوارەکانی وەرزش ئەبێ بزانین کە دوورەکەونەوە لە کۆمەڵێشتی نابەجێی تر کە ئەمە بۆ خۆی وەزیفەیەکی وەرزشە و پەروەردەکردنی مرۆڤە بۆ پەیامی خۆشەویستی بۆ ئەوەی کە بتوانێت پارێزگاری لە بەهاکانی کۆمەلگا بکە لە بەها ئینسانیەکان بکە و تەنها ئەنجامدانی چالاکی نییە وەرزش بۆ خۆی ئەوەندەی کە جۆرێکە لە پەروەردەکردن چونکە لە دنیای نوێیە ئێمە بیرمان نەچێت کە باسی پەروەردە ئەەکەین سەرڕێی لایەنە فێرکاریەکەی دوو بواری تر زۆر گرنگە لە دروستکردنی ئینسان و مرۆڤ کە ئەویش مەسلەی وەرزش و مەسلەی هونەرە کە بتوانێت وەکو ئەوەی بتوانێت کە پاڵپشت بێ بۆ پەروەردەکردنی مرۆڤ. یەکێتی نیشتیمانی کوردستان تەبیعەتەکەی وا بووە و سیاسەتی جەنابی مام جەلال بووە، یعنی دەستگیرۆیی و پشتیوانی هەموو خەڵکی کردووە و زۆر جار گوێی بە ناسنامەی حیزبی ئەو کەسانە نەداوەوە. بێگومان ئێمەش سیاسەتی بۆردەکەمان کەسێک دروستە بێ پاڵەوانێکە ئەسێرەیەکە لە بوارەکە قەت ئەوە ناپرسین کە ئایا ئەمە ئەندامیەکێتی نیشتیمانی کوردستانە یا چی بیر و بۆچوونێکی هەیە. گرنگەوەی لەو بوارەی خۆیان بتوانێت خزمەت بکە و ئەمە بەشێکە لە مێژوو لە ئەدەبیات و لە سیاسەتی یەکێتی و بەڕێنوێنی جەنابی مام جەلال بۆردەکە بەرپرسیارەتێکی گەورە هەیە لەوەی کە بتوانێت یەک لە ئاستە کوردستانی و عێراقیەکە بێگومان کە ئەڵێن عێراق ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمە کەرکووک و خانەقین و شنگال و ئەوانە بەرپرسیارەتیمان چی بکەین بۆ وەرزشی ئەو شوێنانە بێگومان لەگەڵ ئەو لایەنانەی کە لەوێ ئیشەکەن و لە هەرێمی کوردستانیش کە ئێمە توانین ڕۆڵمان هەبێت لەوەی یاسا دەربچێت لە ئەنجومەنی وەزیران ڕێنمایی و بڕیاری تایبەت بۆ ڕێخستنەوە و باشترکردنی کەرتی وەرزش لەو شوێنانەی کە کاری تیا ئەەکەین. بۆردەکە ئامانجەکانی ڕوونە ئامانجی وەکۆڵێن ئامانجی ڕون و بە ڕێبازی ڕەوا بە شێوازی یاسایی بە ئەوەی کە تەنانەت فراکسیۆنەکانی تریش قەناعەت پێ بکە ئێمە ئەم کەرتە گرنگەی کۆمەلگا پێویستمان بەوەیە کە ڕێکی بخەینەوە چاکی بکەین بکەوێتە سەرسکەی خۆی چونکە بەڕاستی لە هەرێمی کوردستانە ئەتوان بڵێم کە گەنجان و لاوان لە زۆر بواری تری ژیانیان مەحروم ببن تاکە کەرتێک کە زۆرترین خەڵک ڕووی تێئەکا ئێستا خۆتان کە لە کورساتی بەڕێز بەرنامەتان هەیە گرنگێکی باش بەو بوارە ئەدەن ئەبینین کە خەڵکێکی زۆر لە وڵاتەکەمانە ڕوو لەم سێکتەرەیە و چۆن بایەخی زیاتری پێ بدرێ ئەمە ئەرکی یەکێتی نیشتیمانی کوردستانە چ لە ڕوانگەی حکومی پەرلەمانی بێگومان وەکو بۆردەکەیش کۆمەڵێ ئەرکی تایبەتی هەیە کە ڕێخستنەوەی وەرزشە ئەوەی کاروباری ناوخۆی حیزبەکەمانە بەڵام بەتەنها بەوەندە ناوەسین بەوەی کە بتوانین لە ئاستە گشتیەکەی کۆمەلگایش نەخش و ڕۆڵی خۆمان ببینین بۆ ئەوەی کە نەخشە ڕێگای وەرزش بکەوێتە سەرسکەی خۆی و چیتریانەکان هەر ڕۆژەی لە لای کەسێک و کۆمپانیایەک و شوێنێک نەبن و زۆر جار چالاکیەکانیان وەساوە بەهۆی ئەوەی کە نەیانتوانیوە سەرچاوەیەکی دارایی مسۆگەریان هەبێ. ئەمە ئەرکێکی هەروە بڵین ئاسانە بەڕاستی ئاسان نییە کە ئەوەی وڵاتەکەمان دووچاری چەندین گرفت و گیرۆدەی چەندین قەیران و ئەوانە بووە بەڵام ئەرکی ئێمە لەم بوارەیە ئەوەیە کە بە پلانێکی تۆکمە لە چوارچێوەی نەخشە ڕێگای دیداری یەکێتی بۆ وەرزش و بەرجەستەکردنی سیاسەتی وەرزشی و هەوڵدان بۆ بە پیشەییکردنی وەرزش بۆ ئەوەی کە وەکو بوارەکانی تری کۆمەلگا وەکو وڵاتانی دنیا کە وەرزش بووە بە بەشێک لە پیشە و بە پیشەیی بوون تعریفی خۆی بۆ بکەین بۆ ئەوی بتوانین خزمەتێکی زیاتری ئەم بوارە بکەین. بەڵێ کاک سەرتیب هەر لای تۆ بێنمەوە بێگومان باسی گرنگی وەرزشەکە کە کۆمەڵێ بۆردی وەرزشی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێ گرنگی پێداوە لە زۆر لایەنەوە بە بواری وەرزش. ئایا ئەتوانین بڵێن ئەو لایەنە گرنگانە چینکە لە ئێستادا بۆردی وەرزشی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوێت زووتر هەنگاوی بۆ بنێتاوەکو زیاتر وەرزش بەرەو پێش بچێ. پێگومان باسی کۆمەڵی هەنگاوت کرد بە زیارە لەو هەنگاوانە چەند هەنگاوێک هەیە کە ئەبێت زووتر هەوڵی بۆ بدرێت کە ئەمە چارەسەر بکرێت. ڕاستە گومان ئەوەی کە پەیوەندی بە خۆبانەوە هەیە جارێت تەشکیلکردنی هەیکەلی بۆردەکەمانە کە ئەم برا بەڕێزانە و هەڤاڵانی تر ئەفۆ ئاگادارن کە تا ئێستا بە تەواوی نەکەوتوتە سەر پێی خۆی و لە ئەم دیدارێشە جەخت لەوە کرایەوە کە بۆردەکە هەیکەلی و هەنگاو بنێ بەرەو دامەزراوی بوونی بۆردەکەمان و دواتریش بەپێی ئەو سیاسەتی یەکێتی و ئەو خاڵانەی کە لە
سێکتەری وەرزش و لاوان گفتوگۆی لەسەر کراوە چونکە لێرە ئێمە بیر و بۆچوونی کەسەکان بەرجەستە ناکەین واتە ئەوەی تەنها من ئەمەوێ بڵێم ئەم خاڵانەدا ئەنێم و ئیشی لەسەرەکەم ئەو خاڵانەی کە ئەو هەواڵانە و لە مەڵبەندەکان و لە شوێنەکان و گفتوگۆیان لەسەر کراوە و بووە بە سیاسەتی یەکێتی بۆ بواری وەرزش هەوڵەدەین تا ساڵی داهاتوو کە دیداری یەکێتی شەڵا بە شێوازێکی تر ئەبەسرێ بتوانین بڵێن لە ماوەی ئەم ساڵەیە ئەوەندە خاڵمان جێبەجێ کردووە خۆتەزانی هەموو پرۆگرام و یا هەموو ئامانجێک پلانی 3 ساڵە و پلانی 5 ساڵی هەیە بۆ جێبەجێکردنی پلانی استراتیژی و ئەمە وردەکرێتەوە بۆ پلانی ساڵ و بۆ پلانی مانگانە و کاری ڕۆژانە و ئەوانە ئێمە بەو شێوازە بتوانین یەک بۆردەکە بە دامەزراوەیی بکەین بە هیمەتی هەموو لایەک کە دڵنیاین هەموو هەواڵان بەڕێز کاک بافڵ و مەکتەبی سیاسی و ئەنجومەنی سەرکردایەتی هاوکارمانە بن و بەڕێز کاقوبات لە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو هەم ئەنداوی مەکتەبی سیاسی وەک سەرپەرشتیاری دیدارەکە وەک جێگری سەرۆکی حکوومەت کە خۆی لێمان بیستووە زۆر ئەم سێکتەرەی بەلاوە گرنگە کە بایەخی پێ بدرێ بەڵام بە یاسایی بکرێت بە پیشەیی بکرێت بۆردەکەمان ئەرکی ڕۆژانە و چالاکیەکانی خۆی ئەوەی جێبەجێ ئەکا بەڵام ئەرکە گەورەکان ئەرکی استراتیژیە کە بەشێکی پەیوەندی بە تەشریعات و قوانینەوە هەیە بەشێکی پەیوەندی بە ڕێخستنەوەی ئیتحادەکان و ئۆلۆمپی و یانە وەرزشیەکانەوە هەیە. بەڵێ دکتۆر جەلال دێمە لای بەڕێستان بێگومان بەڕێستان یەکێک لە با بڵێن بڕوانامە باڵەکانتان هەیە لە ئاسی زانستی و ئەکادیمی لە وەرزشدا ئایا تا چەند هەوڵ درراوە لە بەرەو پێشچوونی وەرزشدا پرس بە کەسانی ئەکادیمی بکرێت؟ بەڵێ پێشەچی حەز دەکەم شتێک لەو سوالەی پێشترت کە لەمەوێت کە پرسیارەکە و لە ڕووی ئەکادیمیەوە ئەمە سێریکە ئەگەر بۆ پاڵپشت بۆ قسەکانی هاوڕێیانم یەکێتی نیشتیمانی کوردستان و لە حکوومەت و هەم لە حزب ئیحتیمامێکی تایبەتیان داوە گرنجێکی تایبەت بە وەرزش بۆ نمونە سەیری سەرجەم زانکۆکانی لە دەڤەری یەکێتی نیشتیمانی کوردستان کۆلێجێکی بەناوی کۆلێژی پەروەردەی جەستەی زانستی وەرزشیەکان لە سلێمانی لە هەڵەبجە لە ڕاپەڕین لە گەرمیان لە خانەقین لە کەلال لە هەموو شوێنەکان کە زانکۆ هەیە کۆلێژێکی پەروەردەی جەستەوی زانستی کۆیە هەیە ئەمە خۆی لە خۆی داکەوە هەنگاوێکە یەکێتی نیشتیمانی کوردستان ئیحتیمام و گرنگی بایەخدان بە وەرزشدا ئەوە پێشوان اینجا لە ڕووی ئەکادیمیەوە ئێمە بەڕاستی ئەم بۆردە پێشووتر کاک ئارامی قادر خەبات کە سەرۆکی بۆردەکە بوو کاری باشی کردو و کاری چاچی کردو استراتیژیت و ئیش و کاری خۆیان داناوە دوای ئەم کاک ئاڤێستا هاتووە بە هەمان شێوە ئیش و کاری خۆی ئێستا کاکسەتیب بۆ بە لێپرساوی ئەو بۆردە هیوادارم کاکسەتیبیش ئەوانەی ئەوان کردیانە تەواوی بکە زیاتر پەرەی پێبدا و لە هەموو سێکتەرەکان ئیستشارەکردن بە ئەوانەی کەوا خیبرەیەکیان هەیە خاوەن ئەزمونن لە وەرزشەوە ئەمە کارێکی باش ئەگەر بێت و داوایان لێ بکەن هاوکاریان بکەن و بە پێی ئەزمون و هینی خۆیان ئەزمون و خیبرەی خۆیان کە هەیەە ئەتوانن لەم بۆردە هاوکاری ئەم بۆردە بکەن بەڕاستی ئەبێ ئەوە بخوێنینەوە مەسەرەن کاکسەتیب ئێستا کە سەرۆکی بۆردەکەیە وەکو جەناویوتی هەر ئێمە بەس خۆمانە ئەوەی بەدڵی خۆمان بێمنا ئەوانەی شارەزان و خیبرەیان هەیە لە هەموو بوارەکانی وەرزش لە هەموو یاریەکانە داوان لێ بکرێت هاوکاریان بکەن وابزانم هاوکاریشیان کراوە داواریشان لێ کراوە و هاوکاریان بوونا ئێستا ئێمەش بە هەموو شێوەیەک هاوکاری ئەم بۆردەین هەم لە ڕووی زانستی و ئەکادیمی لە سەرجەم زانکۆکانی دەڤەری یەکێتی نیشتیمانی کوردستان چی بە ئێمە بکرێ ئێمە لە خزمەتیانە هاوکاریان دەکەین. بەڵێ کاگە دیبدێمە لای بەڕێستان بێگومان دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان کۆتایی هات ئایا ئێوەکو یەکێک لە بەشداربووانی دیدارەکە تا چەند چۆنەڵی پلانەکانتان داڕشتووە کە بدرێ بە سەر و خەوتانەوە تاوەکو زیاتر کێشەکان چارەسەر بکرێت یاخود گوێتان لێ بگیرێت بۆ ئەوەی کە کێشەی وەرزشکاران بگێنن بەسەرەوە و لە داهاتوودا هەوڵی ئەوی بۆ بکرێت کە چارەسەر بکرێت. سپاس کاکەژە دیارە خۆ دەیزانی لەگەڵ هەواڵانم بەردەوام ماوەی چەند مانگێکە ئێمە لە دیداری یەکێتی لیژنەکانمان بەتایبەتی لیژنەی وەرزش کۆمەڵی تیمی سێکتەرەکانی وەرزشمان جیا کردوێتەوە لە ڕووی زانکۆ و پەیمانگا و پەیروەردەی وەرزشی لە ڕووی میدیای وەرزشی لە ڕووی لیژنەی تیپە میلیەکانی تیپە میلیەکان
هەروە بێتەوە وەرشکارە دیێرینەکان ئەمانە هەموو بەردەوام بەشداریان کردووە لە دیدارەکە لەوە ڕە و پێشنیاریان وەرگیراوە هەموویمان ئامادە کردووە تا دوێنێ لەگەڵ کاک سەرتی ببرادەران و کاک حەربی و جەماعەت هەمومان لەسەر کۆمەڵێ پێشنیار ڕێکەوتین و داوامانە بە دیداری یەکێتیەکە لەو پێشنیارە گرنگکارەکە گرنگی بدرێ بە باری تیپی میلی دەستراوەتە سەر برینەکان لەو پێش هەمووی ئەوەی کە بە پێویستمانزانی بێ داوامان کردووە و ئەویش خۆی لە خۆیان دروستبوونی گەلێری وەرشی ینی مۆزەخانەیەکی وەرشی بۆ وەرشکارە دیێرینەکان ینی هاوکاریان بکرێەوە پشتیوانیان بکرێەوە دەعم بکرێن ئەم کۆمەڵە برینانەی کە ئێستا لە وەرزش هەیەی هەمووی دەستمان خستووە سەری و پێشنیارەکانمان ئامادە کردو و دامانە بداریەکیتی ئینشاءڵڵا هەوڵیشە دەین ئێمە هەم بەشی وەرشی مەڵبەندەکان هەم لەگەڵ هاوکار و پشتیوانی کاک سەرتیپین بۆەوەی بتوانین ئەو بەردەوەرشی کە دروست بوو و هەمانە سەرکەوتوبی. بەڵێ کاک حەربی بەڕێستان تا چەند هەوڵتان داوە کێشەکان بگەێنە دیداری یەکێتی یاخود تا چەند وەکو بامان شێوە باسمان کرد هەوڵتان داوە دەستمەنە سەر برینەکان تاوەکو برینەکان دەستنیشان بگەن و برینەکان دەستنیشان بکەن و بیدەن بە دیداری یەکێتی تاوەکو چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە بێگومان وەکو باسم کرد لە پێشووتریشدا لای ئێوە چەند نەتەوەیکی جیاوازەژین بێگومان لایەوە بە شێوازێکی جیاوازتر دەبێت. بەڵێ ئێمە بەڕاستی لە ماوەی 4 ڕۆژی ڕابردوودا ئەوەی کە زۆر دڵخۆشکارە بۆ یەکەم جارە یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێکی گرنگ احتیمامی زیاتر و ئەهمیەتی زیاتر کە تاقە حەز بە لە کوردستان و لە عێراقایە کە هەم بۆردی هەیە و هەمش احتیمامی بۆ وەرزش هەیە ئەمە خاڵێکی دڵخۆشکارە. ئەوەی تر کە ئێمە لە 4 ڕۆژی پێشوایە هەوڵمان بۆ دەیەکی لە خاڵە حرە گرنگەکان بە پیشەییکردنی وەرزشە کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە بۆ هەموو وەرزشکاران لە یانەکان لە یەکێتی وەرزشەکان لە تیپە ملیەکان لە وەرزشکارە دێرینەکان لە هەمووی کە تۆ وەرزشت کرد بە پیشەیی ئەو کاتە هەنگاوێکی تر ئەچێتە پێشەوە میدیای وەرزشی احتیمامی باشتر و چاکتر بە وەرزشکاران بدات بۆی ئیبرازی وەرزشی زۆنەکەت و سنوورەکەت بدا. هەروەها هاوکاریکردنی وەرزشکاران بە شێوەیەکی گشتی لە ناویانەکان لە ناوێچێتی وەرزشەکان لە ناو تیپە ملیەکان. ڕوانگەی ئەم حزبی ئێمە لەم ڕۆ بەدواوە لەبەرەوەی ئێمە حزبی خۆتەزانی هەموو لە عێراق و لە کوردستانە ئێستا حزبی هەڵبژاردن و دەنگدەرە دەنگدەر بە بڕوای من گەنج و لاو لە ئێمە زویر بۆ عاجز بووە ئەبێ ئێمە بتوانین لە دوای دیدارەوە ئەو گەنج و لاوانە بگەڕێنینەوە چۆن بتوانین بگەڕێنینەوە. بەڕاستی ئەو ئەرکەی کە دراوەتە سەرشانی کاک سەرتیپ و سەر هەواڵەکانی پێشووشی هەم لە کاگارام و هەم لە کاکە شێخ ئەویش ئەرکێکی قرس لە سەرشانیان بوو بەڵام ئەرکەکەی کاک سەرتیپ بە بڕوای من لەوانش قرسترە چونکە ئێستا پراکتیکردن و خستنە سەر سکەی بۆردی وەرزش لەسەر شانی ئەوە ئەرکەکەی ئەو قرسترە بێ لە هەواڵانی پێشوو بۆیە من بە هیوای ئەوەین کە بۆردی وەرزش بتوانێت ئەو ئەرکانەی کە ئێمە لە ماوەی 4 ڕۆژی ڕابردووە لە نزیکەی 18 خاڵ لە 3 بوارە لە بواری خستنە ڕووی کێشەکان لە بواری چۆنێتی دەستنیشانکردنی ئەو برینانی کە جەنابەت باسیەکەی هەروەها لە چارە سەرکردنایە نزیکەی 18 خاڵ زیاتر ئەبێت خرایە ڕوو پێشکەشی دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان جەنابی کاقوبات کرا بۆی لە ڕێگای جەنابی کاقوباتەوە لەگەڵ دەستەی کارژێری و مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و جەنابی سەرۆک پاڤڵایە بتوانرێت هەم بۆردەکە ببێت بە مەرجەعێکی گەورەی وەرزش لە کوردستانایە بتوانێت لە هەڵبژاردنەکان و لە هەڵبژاردننی حەزبایەتی و لە هەڵبژاردننی وەرزشایە مەرجەعێک بێ هەموو وەرزشکارانی کوردستان و بەناو سەدابرێنراوەکانشا لە خۆی بگرێت. ئەوەی دیکەی ئێمە بەڕاستی ئێمە لە کەرکووکایە بە حکمی ئەوەی کە هەموو نەتەوەکانی کەرکووک بە کورد و عەرەب و تورکمان و کلد و ئاشور و سایبە و مەندایی و هەموو مەزهەبەکانی شیعە و سوننە هەمووی
لە کەرکووکایە بۆ جێ بۆتەوە ئەوەی کە دڵخۆشکەرە تا ئێستاکانە ئێمە بە شانازیەوە باسمان کردووە یەکریزی و پاراستنی نەتەوەکانی کەرکووکە تا ئێستاکانە لە 2023ەوە هەتا ئەمڕۆکە هیچ جۆرە شەشەیەک لە ناو یاریگاکان لە ناو تراکی ساحەمەیدان لە ناو مەلەوانگەکان لە ناو هۆڵە داخراوەکان لە ناو یاریگا بچووکەکان لە ناو یاریگا گەورەکان ڕووی نەداوە ئەمە گەورەترین دەستکەوتە بۆ وەرزش کە کۆکەرەوەی نەتەوەکان و نیشاندەری ئەوەیە کە لە ڕێگای وەرزشەوە ئەتوانین لەگەڵ هەموو نەتەوەکانی تری عێراق و کوردستان و ئەنجاش دەنجی وەرزش لە ڕێگای وەرزشکارانەوە بگەینە دنیاە. بەڵێ کاکسەتی بدێمە لای بەڕێستان بێگومان پێش بەڕێستان دوو کەساتیکە لەو پۆستەی بەڕێستان بوون کە لە ئێستادا ئێوە پۆستەکەتان وەرگرتووە و پیرۆزباییشان لێ دەکەین هەرچەند وایە لە سەرەتا پیرۆزبایەکەمان لێ بکردیتایە. کاکسەتی بێگومان وەکو خۆشە دامەژت پێدا هەیکەلەکە باز دۆ کراوەکە هەیکەلەکەدا بمرێت و ئەندامانی بۆردەکە دەستنیشان بکرێت. ئێوە وەکو سەرۆکی نوێی بۆردی وەرزشی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێن ئێوەدەن کە لە ماوەیەکی زوودا یاخود بە زووترین کات ئەندامانی بۆردەکە دەستنیشان بکەن بۆ بێگومان کە ئەندامەکان دەستنیشان کرا کار و چالاکیەکان بە شێوازێکی باشتر و چالاکترانە ئەڕۆن بەڕێوە و وەرزشکاران سوودمەندی یەکەمە بن لێ بە دڵنیایی هەر بەشێک لە ئەرکەکە ئەوەیە ئیشە بە تیم نەبێ ناچێ بەڕێوە ینی هیچ ئۆرگانێک هیچ مەکتەبێک هیچ شوێنێک واتە بە تاکە شەخص هەر کەسێک بێت و هەر چۆنێک بێت و هەرچەندێک چالاک بێ ینی تۆ ناتوانانی کارەکانی خۆت بکەیت و بۆیە دروستکردنی تیمێک لە ئەندامانی بۆردەکە و لە دەستەیەکی ڕاوێژکاری زۆر زۆر گرنگە بۆ ئەوەی هەریەکە و مەلەفی خۆی وەرگێت هەریەکە و ئیشوکاری خۆی بکات ومێ دەکەین ئینشاءڵا بە لەگەڵ دەستەی کارگەڕایمە کۆبوونەوەمانە بێ و ئەوەی ئەماوەیە بەهۆی دیداری یەکێتیوە چی پێشووتر لە مەڵبەندەکانی تر دیدارە ناوچەیەکان ئەنجامەدرا لە مەڵبەندی سلێمانی و ئەم چەند ڕۆژەیش ئامادەکاری دیدار و بەشدار بوون لە دیدارە و دوای شاڵا یادی پیرۆزیەکی شەش و دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە لەگەڵ بەڕێزان لە دەستەی کارگەر کۆبوونەوەمان ئەبێت بۆ تەشکیلکردن و ئەنجامدانی ئەو ڕێکارانەی کە پێویستە بۆ ئەوی بۆردەکە بکەوێتە سەر سکەی خۆی چ لە ڕووی ئۆرگانیەوە چ لە ڕووی پاڵپشتی داراییوە چ لە ڕووی ئیدارەدانێکی تەندروست و سیاسەتێکی ئیعلامی بۆ بۆردەکە و بۆ کەرتی وەرزش چونکە ڕاگەیاندن بەشێکی گرنگی بواری وەرزش و ناساندنی وەرزشکاران و هەموو گۆشە نیگا جیاوازەکان بۆ مەسایلی وەرزش پێویستمان بۆەوەی شەیە ڕاگەیاندنێکی بەهێزمان هەبێ هەموو ئەوانە لە بەرنامە و دیدی بۆچوونی ئێمە هەیە و ئێمە بەش بە حاڵی خۆم و مانگێک نییە یعنی کە دەست بەکار بووین لەوێ و ئەگەر لە ماوەی 2 ساڵی ڕابردووە تەسەورەکەم 2 مانگێکیش لە ئێمە بۆسن تا مانگێک بۆی پلانێکی ڕێکوپێک و تۆکمەمان هەبێت بەشێکە لە ئەرکمان تشکیلکردنی بۆردەکە بێگومان بە پاڵپشتی و ڕاوێژی مەکتەبی سیاسی چی ئەندامانی بۆردەکە چی دەستی ڕاوێژکاری بۆردەکە چونکە خەڵکانێک هەیە شارەزان و تەنانەت خۆبەخشانەیش ئامادەیان تیا هەیە وەکو دەستێکی ڕاوێژکاری بۆ بۆردەکە سوود لە ئەزمون و توانای ئەو خەڵکە شارەزا و ئەکادیمی و وەکو کاگەدی بوتی وەرزشکاری دێرین و کە شارەزایان هەیە چ لەم شارە یا لە شارەکانی تر هەموو ئەو توانا و وزە و لێ هاتوویانە ئێمە سوودیان لێوەرگرین هەریەکە و لە بوارێکی خۆیان کار بکات و پێویستمان بۆ هەیە کە پەیوەندێکی باشیشمان هەبێت بێگومان لەگەڵ حکوومەتی فیدراڵیە لەگەڵ وەزارەتی وەرزش و لاوانی عێراقا لەگەڵ لیژنەی پەرلەمانیە کە قانون تەشریعەکان یا ڕقابەی شوێنە جیاوازەکان ئەکەن بۆ ئەوی ئێمە ئەرکمان لەو منتیقەیش قورسەوە کاک حەربیە زانەیە ئەگەر لە هەرێمی کوردستان لەوانەیە ئیشەکان زۆر باشتر بڕوا لەوێ نەتەوەی جیاواز هەیە کێشەی عسکەری و جاری وایە ئەمنی هەیە یا بەپێی پێویست لە بەغا ئاوڕیان لێ نەدرێتەوە نادی تازە دروستەکرێ بەرامبەر بەیانەکان بۆ ئەوە ئێمە ئەبێ لە بواری پەیوەندیەکانەوە لەگەڵ ئەندام پەرلەمانەکانی خۆمانە بۆ ئەوی ئەوانش داکۆکی کارەکەن واتامە ئیشێکی دەستە جەمعیە تەنها ئیشێک نییە بە چەند کەسێک و چەند چالاکیەک لە ساحەیەەکە ئەنجام بدرێت و بڵێن ئەوە هەموو شتێکە ئێمە ئەرکی ئەوەت لەوانەیە بڵێم تەنها یەک ئەرکی بۆردەکەیە لە پاڵ دەیان ئەرکی ترا و یانە وەرزشیەکان بکەونە سەر سکەی خۆیان ئەوانەی دەرەوەی شار پێداویستیەکانیان لە
بەتایبەتی ستادیۆم و ساحە و ئەوانە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵانی ڕابردووە چی لە سەردەمی جەنابی مامجەلالەوە دواتر هاوکاری هەموو ئەو شوێنانەی کردووە لە دەروی شارە گەورەکان بۆ ئەوەی ئەو حرەکە وەرزشیەوە ئەو جموجوڵە لە ناو لاوان و گەنجانی ئەو شوێنانەیشا دروست بێ ئومێد دەکەین و گەشتبینین بەوەی کە بە تیمەوە بە کۆمەڵ بتوانین ئەو ئەرکانەی کە دیاری کراوە بۆ بەردەکە و لەبەر ئەو نەخشە ڕێگای دیداری یەکێتیشا هیچ نەبێ بتوانین تا ساڵی داهاتوو بڵین ئێمە ئەم خاڵانەمان توانیوە ئەنجام بدەین ئەمانە ئیشی لەسەرەکەین ئەمانە ڕێگری هەبووە نەتوانراوە و ڕازگۆ بین لەگەڵ خەڵکی خۆمان و لەگەڵ جەماوەرەکە و لەگەڵ ئەو سێکتەرەیە کە بڵین ئەمە کێشە و ئاستەنگەکانە و پێویستی بە جوهد و پێویستی بە کاری زیاتر هەیە. بەڵێ دکتۆر جەلال تا چەند هەوڵ درراوە لە ڕێگەی وەزیرەکان و ئەندام پەرلەمانەکانەوە پڕۆژەی زانستی پێشکەش بە حکوومەتی یاریمی کوردستان بکرێن؟ کاکە ژابن پێشەوە حەزەکەم هەواڵێکی دڵخۆشکەتان دەبێ ئێمە لەو ئەو مانگ و دوو مانگ تقریبن دا خوێندکاری خوێندنی باڵا تەخەڕوجی کرد ماستەری وەرگرت مناقەشەی کرد ئەو هەفتەیە ئاخیر 6 تەڵەبەی لە دەیەکە مناقەشەیان کرد یەک دانەمان ماوەش 25 مانگ ئینشاءالله مناقەشەکە ئەمە شتێکی دڵخۆشکەرە بەڕاستی بۆ شارێکی وەکو هەڵەبجەی شەهید دە 12 خوێندکاری مازیستەر تەخەڕوج بکات لە بواری وەرزش ئەوە خۆی لە خۆیدا کاری ئێحتیمام گرنگیدان بە وەرزش لەو دەڤەرە زائیدن 5 خوێندکاری دکتۆرامان هەیە ئەمانیش یەک دوانێکیان پێشکەشیان ئەفرۆحەکەی تێزی دکتۆراکەشیان پێشکەش کردووە ئینشاءالله لە 3 مانگی تر ئەوانیش گفتوگۆکانیان دەکەن و لیژنەیان بدادرن و ئەمە ئەبێتە یعنی خۆی لە خۆیدا سەری کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەرەکەوێکەوە چ گرنگیەک بە وەرزش دەدا لە شارێکی وەکو هەڵەبجە یعنی ئەوە شەرەفێکی گەورە و بەڕاستی بەرئێبە کەوت کە لەو دەڤەرە بچین خزمەتێکی ئەگەر بچووکیش بکەین ئەو ئەرک و وازبی سەرشانی هەموو کووردە بچی لە هەڵەبجە خزمەت بکە ئەو شەرەفە بە منیش کەوت و خزمەتم کرد زۆر سەربەرزم پێ لە ڕووی ئەوە وەرزش یاسای وەرزشی بەڕاستی ئەبێ وەرزش لە پەرلەمانە لە حکوومەتە بە سیستماتی بکرێن یاسا و ڕێنمایی خۆی بۆ دەربچێ بۆ ئەوەی هەر کەسە بزانی ئیشی خۆی چیە لایەنەکان و ئەوانەی کەوا لە هەموو بوارەکانی وەرزش بزانی ئەرک و مافی خۆی چییە بە وەرزش بۆیە پێویستە وەرزش بە شێوەیەکی سیستیماتیک قانون و یاسایەکی بۆ دەربچێت لە پەرلەمانە تەشریع بکرێ و بچەسپێ هەر کەسە و بزانی ئەرک و مافی خۆی چێ لە وەرزشا و ئیش و کاری خۆی بکاتن. بەڵێ دەستخۆش کاگە دیبدێمەوە لای بەڕستان سبێنێ یادی یەکێتی نیشتیمانی کوردستانە پیرۆزبایی لە خۆمان و لە سەرجەم کادر و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین ئێوە وەکو بەشی وەرزشی مەڵبەندی یەکی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوتان داوە سبێنێ چی بکەن لەم یادەدا؟ ئێمە ئەگەدارێکمان داوە بە وەرزشکارانی شاری سلێمانی کە سبەینە سەعادە لە بارگای مەڵبەند پێشوازی لە سەرجەم چینی وەرزشکارانی شاری سلێمانیەکەین و بەرنامەکەمان ئەوەیە لەساس ئەمڕۆ دوای دیدارەکە تاوابووین دیدارەکە بچینە سەر مەزارگەی جەنابی مامجەلال وازم برادەران چوونەتە ئەوێ سبەینی سەعادە لە بارگای مەڵبەند پێشوازی لە میوانە ئازیزەکانەکەین. بەڵێ کاگە دیب جیاوازتر لەوە وەکو بەرپرسی وەرزشی مەڵبەندی یەکی ڕێخستن لە سلێمانی تا چەند هەوڵتان داوە لە هەڵبژاردننی ئیتیحادەکانە یاخود با بڵین یەکێتی وەرزشیەکاندا با بڵێن ئەندامانی یەکێتی یاخود کادرانی وەرزشی شاری سلێمانی و شارەکانی تری سلێمانی یاخود با بڵین شارەکانی تری کوردستان بەشدار بن لە ئیتیحادەکانی عێراق و هەروەها ناو سلێمانیشدا گۆڕانکاریان پێ بکرێت. پرسیارێکی زۆر گرنگەوە ئێمە چاوەڕانی ئینشاڵڵا تەشکیلی بۆ دەکەین و پێشنیاریشمان کردووە کە دوای یەکی شەش و دوای دروستبوون وەردی وەرشی هەموو سێکتەرەکانی وەرش ئەو کەسایەتی وەرشیانەی کە لە لیژنەی ئۆلۆمپی نوێنەرایەتی سلێمانی یەکێتی وەرشەکان بەڕێوەبەرایەتی وەرشی کە تابع بە پەروەردەی وەرشی ئەمانە هەمووی کە زەمەنی خۆیان تەواو کردووە و ماوەیەکی زۆرە لە کارکردن لەو بواردان
داوامان کردو هەمووی گۆڕانکاری بکرێ گۆڕانکاریەکانیش ئێمە هەوڵمان داوە وەکو بەشی وەرشی مەڵبەند کە بیر لە ڕویای حیزبی نەکەینەوە شەرت نییە ئەو کەسایەتی کە ئینێنە ئەو شوێنە یەکێتی بێ مهم ئەوەیە ئەو کادرە کادرێکی فعال وەرزشکارێکی باش بتوانێت خزمەت بە چینی وەرشی بکە. دەستخۆشکە حربی دێمە لای بەڕێستان دیارە بێگومان لە پێشووتردا لە سەردانەکانی سەرۆک مامجەلالدا هەمیشە پشتگیری خۆی بۆ وەرزشکارانی شاری کەرکوک دووپات کردوێتەوە هەمیشە هاوکاری وەرزشکارانی شاری کەرکوک بووە لە ئێستادا کێ ئەم پاڵپشتەی دەربڕیوە لە بەرامبەر لە دوای مامجەلال کێ ئەم پاڵپشتەی دەربڕیەوە بۆ ئەو وەرزشکارانی شاری کەرکوک. زۆر سپاس بەڕاستی پرسیارێکی زۆر گرنگ بوو بۆ ئێمە بەداخەوە لە دوای نەخۆشکەوتنی جەنابی مامجەلالەوە ئیتر تقریبان ئێمە وەکو ئەوەی کە بێ باوکێک ماینەوە ینی لە ڕووی هاوکاری و یارمەتیەوە تووشی شەلەلێکی گەورە بووین کەسێک نەبوو دەست بۆ وەرزش لە کەرکووکایە ڕابشێشێ و بتوانێت هاوکار و یارمەتی دەرمان بێت بەڵام خۆشببختانە پێشووتر جەنابی کاگاسۆ یەکێک بولەوانەی کە زۆر هاوکار و یارمەتی دەرما من زۆر لە بۆنە و لە زۆر مناسەبەشایە یەکێک لەو کارانەی کاگاسۆم باس کردووە کە ڕۆژێکیان لە بەرەکانی جەنگ لەگەڵ ڕوبەڕووبوونەوە لە شەڕی داعش لە شەڕێکیش سەختایە هەتا بەیانی لە شەڕ بوو بەیانی کە هاتەوە من لە ناو مەڵبەند چاوەڕێمە کرد ئیتر هەموو گیانی خۆڵ و تۆز و ئەمانە بوو وتی چاوەڕێی چی ئەەکەی لێرانە وتم چاوەڕێمە خۆت بگۆڕی و بچین بۆ شوێنیش تریتر خۆشببختانە لێەوە ڕۆیشتن بۆ یانی کەرکووک کە ئاسڵان هیچ ڕەپێکیان بە یەشێتیشەوە نەبوو لەوێ هاوکار و یارمەتی دەری ئەوان بوو بۆیە لە دوای جەنابی مامجەلال کاگاسۆ یەکێک لە باشترین پاڵپشت و پژگیریەکانی وەرزشی کەرکووک بووە بێجگە لەو مەڵبەندی کەرکووک هەمیشە پاڵپشتێکی زۆر زۆر باشی وەرزشکارانی کردووە مەڵبەندی کەرکووک و یەکێتی نیشتمانی کوردستان بە بربڕی پشتی وەرزش لە کەرکووکایە دانرێت لە دوای ساڵی 2023 تا ئەمڕۆ هەموو ئەو بەرپرسە مەڵبانی کە هاتوونە پشتگیری و پاڵپشتی باش بوونەوە بە تایبەتیش ئێستا کە کاگڕەوەند یەکێکە لە پاڵپشتە زۆر باشەکانی وەرزش لە کەرکووک و ئێستا بەشی وەرزشی مەڵبەندی کەرکووک کە مامەڕەزا سەرپەرشتیەکە یەکێکە لە بەشە چالاکەکان و یەکێکە لەو بەشانەی کە خزمەتێکی باش بە وەرزش و بە وەرزشکاران هەم لە یانەکان هەم لە یەکێتی وەرشەکان هەم لە تیپە ملیەکان هەم لەگەڵ وەرزشکارە دێرینەکانش پژگیریەکی زۆر زۆر باش یارمەتیەکی زۆر زۆر باش دەکات بەڵام بەداخەوە ینی من پێم خۆشە لێرەوە پەیامێک بە حکوومەتی هەرێمی کوردستان ڕابگەێنین حکوومەتی هەرێمی کوردستان پێشووتر پاڵپشت و پشتگیریەکی باشی وەرزشکارانی کوردستان بوو بە تایبەتی لە ناوچە دابڕێنراوەکان بەڵام ئەوە 4-5 ساڵی ئەخیرە ینی بە هیچ شێوەیەک هیچ جۆرە هاوکاری و یارمەتیەکی وەرزشکارانی نەداوە نەک هەر بۆ کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان بەڵکو و حکوومەتی هەرێم جیاوازیشی زۆرشی لە نێوان زۆنی سەوز و زۆنی زەردایە کردووە بۆ نمونە لە ساڵی 2021دا حکوومەتی هەرێم هاوکارێکی باشی یانەکانی هەولێر و دوهۆک بووە کە جێیت و خۆشکەرەیە و سوپاسشیانەکەم من نزیکەی 5 بۆ 6 ملیار دیناری سەرف کردووە بەڵام بە هەموو زۆنی سەوز و ناوچە دابڕێنراوەکان 1 ملیاری سەرف نەکردووە کە ئەمە خۆی لە خۆیان جێگای پرسیارە و هیواخوازی ئەوەین کە ئێمە لە ڕۆژانی ڕابردووە زۆر تیشکمان خستە سەر ئەم خاڵانە و ئەم مەوزوع و باسانشمان بە جەنابی کاکوبات ڕاگەیاندووە کە لەمڕۆ بە دواوە بتوانێت پشتگیریەکی باشی وەرزشکاران یانەکان بە تایبەتی یانەکانی هەرێمی کوردستان زۆنی سەوز و بە ناوچە دابڕێنراوەکانی کەرکووک و دووز و خانەقین و هەموو شوێنەکانی ترش کە سەر بە کەپیان ڕڵێن ناوچەی دابڕێنرا و هاوکارێکی باش و یارمەتی دێرێکی باش بێ بۆی ئەمەش بتوانین لە خولەکانی عێراق و لە خولەکانی کوردستان و لە خولە نێودەوڵەتیەکانش کە ئێستا خۆشببختانە کۆمەڵی قارەمانی زۆر باشمان هەم لەگە هەڵبژاردەکانی عێراق هەم جارجار خۆیان بتوانە ئیمکانیەتی خۆیان ئەچن بەشداری لە خولە نێودەوڵەتیەکانەکەن بەڵام بەداخەوە حکوومەت و عێراق و حکوومەتی هەرێم تا ئێستا هیچ جۆرە پژگیریەک و هاوکاریەکی بۆ دەرنەبڕیون بۆیە ئێمە هیواخوازی ئەوەین کە بۆردی وەرزش و ئەو خاڵانەی کە لە دیداری چەند ڕۆژەی ڕابردووی یەشێتی نیشتیمانی کوردستانە خستمانەت ڕوو لە ماوەی ساڵێکایە بتوانین
هەمووی جێبەجێ بکەین بۆی خەڵکی گەنج و لاو لەگە ڕۆک و کۆڵان و لە ناو چایخانەکان و لە ناو ئەو شوێنانەی کە خەریکی نێرگەلە و شتە خراپەکانی ترن بتوانین دەریان بکەین و بیانهێنینە ناو یاریگاکان و بیانێنینە سەر ڕێزکەی گەنجایەتی و خۆیان بۆی بتوانن تواناکانی خۆیان ئیمکانێتەکانی خۆیان بۆ وڵاتەکەمان و بۆ شارەکان و بۆ هەرێمەکەمان و بۆ شارەکانمان لە ڕێگەی هەڵبژاردنەکانەوە دەستنیشان بکەن و بتوانن نوێنەرایەتیەکی باشی وەرزش بکەن. بەڵێ ئێمە گەشتینە کۆتایی ئەم دیدارەمان زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێز سەرتیب عەلی لە پرساوی بۆردی وەرزشی یەکێتی نیشتیمانی کوردستان هەروەها زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر جەلال خزر ڕاگری کۆلێژی پەروەردەی وەرزشی لە هەڵەبجار وها زۆر سپاس بۆ بەڕێز ئەدیب شکور بەرپرسی وەرزشی مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی هەروەها زۆر سپاس بۆ بەڕێز حربی خالی لە پرساوی نوێنەرایەتی لیژنەی ئۆڵۆمپی کەرکووک کە ئەمڕۆ لەگەڵماندانە بوون خۆشەویستان ئێمەش کۆتاییمان بەم دیدارە تایبەتەمان هێنا کە تایبەت بوو بەو کێشە و چارەسەرانە کە لە دیداری یەکێتی نیشتیمانی کوردستاندا باسکراون و هەروەها پێشنیار کراون بۆ جێبەجێکردنی کێشە و هەروەها ئەو گیر و گرفتانەی کە لەلایەن یاخود لای وەرزشکاران هەیە بە ئومێدیەوەی کە لە زووترین کاتدا ئەندامانی بۆردی وەرزشی یەکێتی نیشتیمانی کوردستان دەستنیشان بکرێت و هەروەها دەست بکە بە کار و چالاکیەکانی خۆی و زۆر سپاس بۆ ئامادەبوونی ئێوەی بەڕێز ماندوومانکردن ئێمە کۆتاییمان بە بەرنامەکەمان هێنا و خواتان لەگەڵ.